لەگەڵ نزیکبوونەوەی جەژن کاتێک هەمووان خەریکی ئامادەکاریەکانن، دەستگای بەخشین لە نووسینگەی شۆڕش بڕیار دەدات جەژن بباتە ناو ماڵی ئەو منداڵانەی کە دەستی باوکیان لەسەر نییە. لێرە 200 منداڵی بێباوک نەک تەنها جلی نوێ بەڵکو و میهرەبانی و سۆزیشیان پێدەبەخشرێت. ئێمە وەکو دەستگای خەرخوازی بەخشین نووسینگەی شۆڕش لە مانگی ڕەمەزانە پرۆژەی زۆرمانە بێ بۆ خەڵکی هەژار و نەدار و خەڵکی فەقیر. بەڕاستی ئێمە لەم سوپاسی خواکەن خزمەتێ باشی خەڵکی هەژارمان بەڕاستی چینی بێ باوک و ئەوانەی کە بێ سەرپەرشتیارن. ئێمە هەم مانگانەیانە دێنە سوپاس بۆخوا هەموو مانگی موچیان دێن لە کاتی خۆیان. ئێستش سوپاس بۆخوا یەکێترمان لەو پرۆژانەمان کە پرۆژەی جلوبەرگە جلوبەرگی مناڵی هەتیم و مناڵی نازداران کە چینەکەن خۆی لە هەموو شوێنێ ئەوان هەژارن، بەڵام لەم سورە ئێمە هەژارتریشن لەبەرەوەی سونوورێکی بێداهات و سونوورێکی کەم بێ ئیش و کار و ئەوانەیە. سوپاسی خواکەن ئێمە ئیمڕۆ توانیمان 113 ماڵ ئاوەدان کەن و جلوبەرگیان بۆ بکڕین کە هەر ماڵێکی نوا بۆ 2 مناڵەوەینەوە 3 بۆینەوە 4 هەبوو 1 مناڵی هەبووە. فەزڵ و منەتی خوا ئەمڕۆ تەواوی منداڵانی یەتیمی ناحیەی شۆڕش هەموویان جلیان بۆ دابین کراوە لە ڕێی خێرخوازێکەوە. خوای پەروەردگار لێی قبوڵکە، خوای بخاتەی تەرازوی چاکەی، خوای پەروەردگار بە باشتر پاداشی باتەوە. دڵخۆشین کە ئەلحەمدولیلا ئەمڕۆ مناڵانی یەتیم دڵیان خۆشە بۆی کە جلوبەرگی نوێیان بۆ دابین کراوە تا تەمەنی باقی بێ و خوا تەوفیق بدا. پشتیوان بەخوا بەردەوامی لە خزمەتکاری ئەم مناڵانەمان و هیچ منەت و شانازیەکمان نییە غەیری ئەوەی دڵخۆشین بۆی کە خوا فەزڵ و منەتی بەسەر ئێمەیان کردووە. دایکان و منداڵانی بێسەرپەرشت سوپاسی دیارەکانی بەخشین دەکەن و خەمی کڕینی جلوبەرگی جەژنیان نەما و بە دڵخۆشیەوە چاوەڕوانی هاتنی جەژنن. دەستیان خۆش بێ، خوای گەورە لیان ڕازی بێ. دەستگای بەخشین ئیشێ زۆر باشیان کرد، جلوبەرگیان بۆ ئەم مناڵانە ئێمە کرد. بەڕاستی جلوبەرگم بۆیان نەکردبوو، خوا خێریان بنووسێ، خوا چاکیان بۆ بکە، ڕەبی جێگەیان بە حەشت بێ، پێنجگە لە جرگ و بەرگ معاشی مانگانیان بۆمان بڕێتەوە هەموو مانگێ 150,000 مانە دەنێ. یا خوا خێریان بنووسێ، خوای گەورە لیان ڕازی بێ، جێگەیان بە حەشت بێ ئیشەڵڵا. سوپاسی بەخشینەکە جلی جەژنانەیان بۆمان کڕی، چاڕێمان لێ کردبوو، بەس ئێمە نەمان کڕی، ئەوانە دای پێمان خوایە دەرگای باشیان با بکاتەوە. ئێمە دەستخۆشین لە نووسینگەی لە شۆڕشی بەخشین دەکەین. ئێمە چاوەڕی جلی جەژن بووین، جلی جەژنمان نەکردبوو، دەستراویان خۆش بێ، جلی جەژنیان بۆ ئێمە کرد، هەمیشە دوعایان بۆکەین، هەمیشە ئاگیان لە ئێمە بووە، نمونەیان زۆر بێ. 200 منداڵ بە دڵێکی پڕ لە ئومێدەوە بەرەو جەژن دەڕۆن، چونکە نووسینگەی شۆڕشی دەستگای بەخشین سەلماندی کە بێباوکی واتای تەنهایی نایەت کاتێک دەستی میهرەبانی خێرخوازان ئامادە بێت. ڕەبی محەممەد، کەناڵی پەیام، ناحیە شۆڕش.